ئێمە وەکو کۆمیتەی داگیرکردنی دەوڵەتی تورک ڕسۆ شەرمەزارەکەی ئەمڕۆ ئێمە لە ئێرە لە ناوەندی هەتەپەیە لێدوانێ گەیەین بەرامبەری ئەو داگیرکاریانەی کە ئەمڕۆ دەوڵەتی تورک پەلاماری سەر شارەوانیەکانی هەرسێ شاری ئامە دووان و ماردینەکات دژی گەلی کورد چونکێکم ئەو داگیرکاریانەی کە دەوڵەتی تورک ئەمڕۆ خاتە سەر گەلەکەمان و سەر شارەوانەکەمان مای قبول نییە ئێمە ڕسوا و شەرمەزاری یەکەین ئێمە دژی قەیومین چونکێکم ئەو شارەوانیانە بە دەنگی گەل هاتۆتە سەر حکم بە دەنگی هەزاران شەهید و زەحمەت کێش هاتۆتە سەر حکوم و کاری خۆیان بکەن و خزمەتی گەلەکەمان بکەن ئەمڕۆ دەوڵەتی تورک ئەو قەیومانەی هێناوەتە سەر کار و کاریان پێ ئەکات ئەمڕۆ ئێمە شەرمەزاریانەکەین چونکێکم ئێمە گەلەکەمان لە باکووری کوردستانە لەسەر پێ بە ئیرادەیەکی پۆڵایی نەوانێ بڕیاری ئەوەیان داوە ئەڵێن یان ئازادی ئێمە لێرەوە بانگەوازیمان بە حکومەتی عێراقی بە حکومەتی هەرێمەیە بۆ گەلەکەمان هەیە لە هەر چوار پارچەی کوردستانە پشگیری گەلی خۆمان بکەن لە باکووری کوردستانە گەلەکەمان ئەمڕۆ لە باکووری کوردستانە لەسەر پێیانە دایکانمان باوکانمان خوشکانمان برایانمان ئەمڕۆ عسکەر و پۆلیسەکانی دەوڵەتی تورکی فاشیست بە قش دایکانی ئێمە ڕائەکێشنە سەر جادەکانەوە ئێمە پشگیری خۆمانەکەین بۆ دایکانی خۆمان و بۆ گەلەکەمان لە باکووری کوردستانە ئاپۆ پەیامێکی بڵاو کردەوە بۆ ئاشتیوتی من ئەتوانم لە ماوەی هەفتەیەکدا شەڕا بۆستێنم لە باکووری کوردستانە بەڵام دەوڵەتی فاشیستی تورک بەو جۆرە وەڵامی سەرۆک ئاپۆیایەوە بەو بڕیارە وەڵامی سەرۆک ئاپۆیایەوە کە قەیومەکانی لە جێی شارەوانەکاندانا کە زیندانیەکانی پڕ کردووە لە گەلەکەمان لە باکووری کوردستانە ئەمڕۆ ئەبوایە ئەردۆغان باشترین وەڵامی پێبوایە بۆی شەڕ ڕابوەستا بۆی گەلی ئێمە لە باکووری کوردستانە لەنا ئەو شەڕ و تەنگاسێ و ناخۆشیێنیە بواە ئەمڕۆ شەڕ ڕابوەستایە پەیامی ئەوی بە ئاشتی بایایەوە نەکە ئەمڕۆ پەلاماری شارەوانەکانی ئێمە باتەوە پەلاماری گەلەکەمان با لە باکووری کوردستانە ئێمە وەکە گەلی باشووری کوردستان پشگیری خۆمان دووبارە ئەکەینەوە بۆ باکووری کوردستان.